کاتت باش خوێندکاری ژیر بەخێر بێ بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 18. لاپەڕە 18 ئەو کتێبە باسی بابەتەکی نوێیە، بابەتی ڕیزیەتی کردارەکان لێرە پێداچوونەوەی خێرا زۆر ئاسانە. ئەگەر تەماشای ڕاهێنانی یەک بکەین 16 کۆ 24 دەکاتە 6 و 4 دەکاتە 10 و 20 دەکاتە 30 واتە دەکاتە 40. یەکسانە بە 40 دەتوانی بنووسی ئەوە، یەکسانە بە ژمارە 40. پرسیاری دوو کەوانە هەیە 24 دا بە 6 دا بەش 2. یەکەم شت ژمارەکانی ناو کەوانەکە ئەژمێر دەکەم. 24 دا بە 6 دەکات 4 ئەوجە دا بەش 2. وەڵامەکە دەبیتە یەکسانە بە 2 هەمووی. پرسیاری سێ چاردە جاراندە زۆر ئاسانە. چاردەکەی دەنووسم، سفری دەی لە تەنش دادەنێم 140. پرسیاری 4 ناوکەوانەکە 75 کەم 21 5 یەکی لێ بڕوا 4 7 کەم 2 دەکا 5 ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 8 4 و 8 دەکا 12 5 دەکا 62. ئێستا تەواو پرسیاری 5 باویش تەواوکەین وادام هەروایە. پرسیاری 5 4 جاران 6 کۆ 2 ناوکەوانەکە یەکەم جار ئەنجام دەدەین 6 و 2 8 ئەوجە جاری چاری دەکەین دەکاتە 32. ئەوانە هەندێک بستڕمەوە. ئێستا وابزانم تەواو بووین. پێداچوونەوەی خێرا. بابزانین ئەو بابەتە نوێ ئەو ڕۆ دەربارەی چییە؟ ڕیزیەتی کردارەکان. ڕیزیەتی کردارەکان واتە کە چەند کردارێک هەیە بۆ وێنە دابەش کۆ لێکدان کامەی پێش کامەی بکەین بە ڕیز، چونکە یاسای خۆی هەیە. لێرە چ نووسرایە؟ هەموو ئەگە بخینمەوە ئەو نووسینە هەموو ڕۆژێک وە لە بەرهۆی جیاواز هەڵدەستیت بە چەند هەنگاوێک بۆ ئەنجامدانی کارێک، و ئەمەش لە چوارچێوەی ڕیزیەتی دیار کراوە. واتە کاتێک کە کاری ڕۆژانەشت دەکەی بە ڕیز دەیانکەی. لەبەر هەندێ دەیەوێ ئەو وێنەیە بینیتەوە بۆ وێنە یان بۆ نمونە لە کاتی بەکارهێنانی تەلەفۆن بۆ قسەکردن لەگەڵ هاوڕێکانت یەکەم جار بیستەکەکەی هەڵدەگری. وابزانم مەبەستی لە تەلەفۆنە کەونەکانە، تەلەفۆنی ماڵێ نەک مۆبایل و شتی ئەوهاکە. تەلەفۆنەکەی هەردەگری ئەو جێگای کە پێی دەبیستی پێی دەڵێن بیستەک. ئینجا دوگمەی نمرەکان دادەگری. دوای چاوەڕوان دەکەی کەسێک وەڵامت بداتەوە تا ئیشەکان بەڕێز دەکرێن یەک لە دوای یەک. لە بیرکاری کاتێ بەهای بڕێک ئەژمێر دەکەی زیاتر لە کردارێک لە خۆ دەگرێ، پەیڕەوکردنی ڕێساکان یەک لە دوای یەک پێی دەوترێ ڕیزیەتی کردارەکان. ڕیزیەتیەکە کووە؟ یەکەم شت دەبی ئەو ئەژمێرانە بکەین کە کردارەکان لە ناو کەوانەکان. ئەو جەکە لە ناو کەوانەی تەواو بوو ئەژمێر کرا، هێزەکان ئەژمێر دەکەین
کە ئەویش تەواو بوو ئەو جا لێکدان بکە و دابەش بکە لە ڕاست بۆ چەپ، چونکە بە کوردی لە ڕاست بۆ چەپ دەنووسین، ئەو جا کۆ بکەوە و لێ دەربکە لە ڕاست بۆ چەپ. ئێستا کە چەند وێنە دەینینەوە ئەو قسانە ئەو وشانە ئاسان دەبن. با بەین تەماشای وێنە یەکەم بکەین. لێرە کردداری بەکارهاتوو بۆ دۆزینەوەی بەهای بڕەکە بڵێ. ئێستا بڕەکە ئەو بڕەیە، ئەوە بڕە 35 دابەش 7 کۆ 5 جاران 3 توان 2. ئۆی زۆر زۆرە، ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3 کردار هەیە. کامە پێش کامەی بکەی؟ لێرە نووسرا بوو کەوانە بکە پێش هەموو شتێکی، کەوانەمان نییە، کەواتە هێزەکەی دروست دەکەین. کەواتە لێرە با بزانین 3 توان 2 دەکات چەند؟ واتە پێش هەموو شتێک 3 توان 2 دەبینینەوە. ئەگەر تەماشاکەین لێرە 35 وەکو خۆی هاتیتە خوارێ، جارە دابەش وەک خۆی 35 دابەش 7 کۆ لێرەش هەر کۆ 5 لێرە هەر 5 جاران لێرە هەر جاران. چ چاکرایە؟ تەنیا ئەوە چاکرایە. 3 توان 2 بووە بە 9. ئەوە هەنگاوی یەکەم هیچ ناکەی، ئەوانە هەمووی وەکو خۆی دەنووسیەوە، تەنیا ئەوەی چا دەکەی. هەنگاوی دووەم لێرە بێگومان هێز ئەژمێر بکە دەبووە لێرە نووسرابە، چونکە لێرە هێزمان ئەژمێر کرد بەڵام کێشە نییە. ئێستا هەنگاوی دووەم چ دەکەین؟ ئەو جارەی ئەو 35 دابەشی 7 دەکەین، چونکە لێرە نووسرا بوو پاش ئەوەی هێزەکەمان دروست کرد لێکدان و دابەش بکە. بێگومان بە هەوەسی خۆمان دەمانتوانی ئەو لێکدانەش بکەین پێشی ئەو دابەشەی، بەڵام لێرە دابەشەکە ئەنجام درایە. کە دابەشەکە ئەنجام درایە 35 دابەش 7 دەکا 5. ئەوجا کۆ 5 جاران 9 وەکو خۆی هاتیتە خوارێ. نووسرایە دابەشەکە دابەش بکە، دابەشەکە کرا بەخۆی دەبا دابەش بکە، لێرە نووسرا بە دابەش بکە ئەنجامەکەی، بەڵام کێشە نییە. ئێستا جارانەکەی ئەنجام دەدەین. جارێ کارمان بە کۆکردنەوەکەی نییە، چونکە ڕێسایەکان ئەو هایە. 5ەکە وەکو خۆی دەنووسینەوە، کۆیەکەی وەکو خۆی دەنووسینەوە، 5 جاران 9 دەکات 45. لێکدانەکەشمان دروست کرد. ئەوجا ئێستا چ ماوە؟ 5 کۆ 45 کۆی دەکەینەوە دەبیتە 50. ئاوها بەڕیز 1 لە 2 کردارەکان ئەنجام دەدەین پێشی هەموو شتێک کەوانە، پاش کەوانە هێز، پاش هێز دابەش یان جاران، لێکدان و دابەش. هیچ کێشە نییە کامە پێش کامەیە. ئەو جا کۆکردنەوە و لێدەرکردن. ئێستا زانیمان کو بەڕیز ئیشەکان دەکەین. لێرە دەخینمەوە ئەو کردارانەی ئەنجام دەدەی بەڕیزیەتی بڵێ بۆ دۆزینەوەی بەهای. ئێستا بە خۆمان ئەو کردارانە بکەین. 3 کۆ 5 توان 2 جاران 2 دابەش 10 کەم 4 کامە پێش کامەی بکەین. ئەمە لێرە هەموویانم نووسیتەوە. ئەگەر تەمەشاکەین باشترین ئەوەیە کە یەکەم جار ئەو هێزەی دروستکەین.
واتە سێەکەی وەکو خۆی دەبی بنووسمەوە، کۆیەکەی وەکو خۆ دەبی بنووسمەوە، بەڵام 5 توان 2 دەکاتە 25. دەنووسم 25. ئەو جارانە یان کەڕەتەی وەکو خۆی دەنووسمەوە لێرە، ئەو دووەی وەکو خۆی دەنووسمەوە، هیچ دەستکاری جارێ ناکەم، دابەشەکە وەک خۆی دەنووسمەوە، دەیەکە وەک خۆی دەنووسمەوە، دەنا هەڵە دەبی ئەگەر دەستکاری بکەم، کەمەکەش وەکو خۆی دەنووسمەوە، چوارەکەش هەر وەکو خۆی دەنووسمەوە. ئێستا لەو هەنگاوەی چ بکەم باشە؟ جارانەکە لێکدانەکەی ئەنجام دەدەم، جارێ ئەوانە لێ دەگەڕێم هەر وەکو خۆی، واتە دەنووسم 3 هەر وەک خۆی، 3 کۆیەکەش دەنووسم لێرە، 25 جاران 2 دەکات چەند؟ دەکا 50، واتە دەنووسم 50. ئەوجا ئەو دابەشەی دەینمە خوارێ هەر وەکو خۆی، جارێ هیچ ناکەم، دەیەکە هەر وەک خۆی دەنووسمەوە، کەمەکەش دیسان دەنووسمەوە، چوارەکەش دیسان دەنووسمەوە. ئەوجا لەو هەنگاوەی چ دەکەم؟ دابەشەکەی چا دەکەم، واتە سێیەکە هەر وەکو خۆی دەنووسمەوە لێرە ئەگەر جێم هەبی، کۆیەکە هەر وەک خۆی، بەڵام ئەو دابەشەی ئەنجام دەدەم، 50 دابەشدا دەنووسم 5، ئەوە بەرەبەرە چا دەبی، دەنووسم 50 دابەشدا 5 دەنووسم 5، پاشان دەنووسم کەم، ئەو جە چارەکەش دیسان دەنووسمەوە. ئێستا باش بوو. ئێستا کۆیەکەی ئەنجام دەدەم، 5 کۆ 3 دەکاتە 8، بزانم جێم هەیەیان لێرە بنووسم، دەکاتە 8 لێرە، ئەو کەمەی دەینمە خوارێ وەکو خۆی لە کەم 4، کەم وەکو خۆی دێتە خوارێ کەم 4، ئەو جە 8 کەم 4 دەکات چ؟ ئەنجامەکە دەکاتە 4، هەمووی یەکسانە بە 4. ئەو هەموو ئیشە کرا بەڕیز. ئەگەر بەڕیز ئیشەکانت بکەی زۆر زۆر ئاسانە، ئەگەر بەڕیز ئیشەکانمان بکەین. وابزانم ئەمن دەبی لێرە بێمە کۆتایی ئەوانەیە، ئەو ڕاهێنانەی کەماینە لاوانەی داهاتوو شیکاریان دەکەم، هەتا ئەو کات هەر بژی.